سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی ئەمڕۆ هەینی سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دیداری دایکانی دادخوازی سنان لەگەڵ بنەماڵەی ئیسماعیل کەریمی لە کامیاران، داخوازی پارێزەرانی دادگستەری کرماشان بۆ ئازادی موحسێن بورهانی، کوژران و برینداربوونی دوو هاوڵاتی لەلایەن بەکرێی گیراوانی سوپای پاسداران، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە، کۆبوونەوەی کرێکاران لە شرکەتی نێشەکەری هەفتەپە، خۆپیشاندانی ماڵزراوانی شرکەتی تەراوەتنۆین لە قەزوین، ئیدانەکردنی حکمی ئەدامی پەخشان عەزیزی لەلایەن کانونی نووسەرانی ئێران و سکاڵای سێ ڕێکخراوی مافی مرۆڤ لە نەتەوەیەگرتووەکان سەبارەت بە دۆخی توماج ساڵحی. درێژەی هەوڵەکان دیداری دایکانی دادخوازی سنە لەگەڵ بنەماڵەی ئیسماعیل کەریمی لە کامیاران. ڕۆژی پێنجشەممە چواری گەلاوێژ دایکانی دادخوازی شاری سنە سەردانی بنەماڵەی ئیسماعیل کەریمی چالاکی ژینگە پارێزی گیان بەختکردووی خەڵکی کامیارانیان کرد و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ئیسماعیل کەریمی بەهۆی ئاگری دارستانەکانی گوندی کانێشەی سەر بە شاری کامیاران بە سەختی بریندار و ڕۆژی چوارشەممە سێی گەلاوێژ بەهۆی قورسی برینەکانی لە نەخۆشخانەی کەوسەری شاری سنە گیانی لە پێناو پاراستنی ژینگەی کوردستان بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە دایکانی دادخوازی شاری سنە سەردانی مەزاری ئەو گیان بەخت کردووە و بنەماڵەکەیان لە گوندی نەجەفاوە کرد و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێکردەوە. داخوازی پارێزەرانی دادگستەری کرماشان بۆ ئازادی موحسێن بورهانی. ڕۆژی پێنجشەممە چواری گەلاوێژ 124 پارێزەری دادگستەری کرماشان لە بەیاننامەیەک داوی ڕایدەربڕینی ناڕەزایەتی لە دەست بەسەرکردنی موحسێن بورهانی یاساناس و مامۆستای زانکۆی تاران خوازیاری ئازادیە و بەندکراوە بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ئەو شتەی وای کردووە کانونی پارێزەرانی ئێران و کرماشان لە دەست بەسەرکردنی موحسێن بورهانی نیگەرانی نیشان بدەن ئەوەیەکە دەستگای قەزایی بە ئاشکرا مافی گەل وەکو ئازادی ڕادەربڕین و سەروەری یاسا و دادڕەسی دادپەروەرانە پێشێل دەکات. ئێمە ئەندامانی کانونی پارێزەرانی کرماشا داوا لە دەستگای قەزایی دەکەین بە زووترین کات موحسێن بورهانی ئازاد بکات و ڕێز لە یاسای بنەڕەتی وڵات بگرێت. کوژران و برینداربوونی دوو هاوڵاتی لەلایەن بەکرێگیراوانی سوپای پاسداران. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی گوندی هەرکیانی سەر بە ناوچەی شەپیرانی سەڵماس و دانیشتووی شاری ورمێ بە ناوی فەرهات ئیبراهیمی تەمەن 67 ساڵ بە تەقەی بەکرێگیراوانی سوپای پاسداران گیانی لەدەستا و برازاکەی بە ناوی شایان ئیبراهیمی تەمەن 24 ساڵ بریندار بوو. بە پێی زانیاریەکان دوو بەکرێگیراوی سوپای پاسداران بە ناوەکانی تورەج و داروین مجەسەم ڕۆژی هەینی 29 پوشپەر بە دەمانچە تەقیان لەو دوو شارۆمەندە کردووە و فەرهات ئیبراهیمیان کوشتووە و شایان ئیبراهیمی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنکەی هێزە ئینتزامیەکان لە گوندی هەرکیان هاوکاریان لەگەڵ ئەو دوو ئەندامەی سوپای پاسداراندا کردووە و سەرڕای تۆمارکردنی سکاڵا لەلایەن بنەماڵەی ئیبراهیمیەوە هێزەکانی حکوومەت ڕەتیان کردوێتەوە کە بە دوواداچوون بۆ دۆسیەکە بکەن. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە. ئۆمید موحەممەدی تەمەن 30 ساڵ و خەڵکی گوندی نگڵی سەر بە شاری سنە دوانی وەڕۆی ڕۆژی چوارشەممە سێی گەلاوێژ لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەرکرا. ئومید موحەممەدی کە دوکانی گۆڕینی ڕۆنی ئۆتۆمۆبیلی هەیە لە شوێنی کارەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان ئەو شارۆمەندە چالاکی ژینگە پارێزە و لە هێرشی هێزەکانی ئیدارەی اطلاعاتدا قۆڵبەست و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. شانی باسەکە لە مەڕاسمی ناشنی تەرمی ئیسماعیل کەریمی چالاکی ژینگە پارێزی خەڵکی کرماشانیشدا کامیارانیشدا ببورن 10 کەس دەست بەسەر کرابوون کە ناسناوی 8 کەسیان بریتیە لە خەلیل پەرەندەک یاسر نووری، فەریدە وەیسی، حەمید سەبزە، فەرزین موەفەقی، ئەمیر نەدیمی،
حسام مهدی و ئامانج قوربانی. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی ورمێ، قەزوین و تۆربەتجام. بەیانی ڕۆژی پێنجشەممە 4 گەلاوێش 4 بەندکراو بەناوەکانی حەسەن یوسفی ئازەر، حامێت نادری، عەلی محەڕەمخانی و قادری جەمشیدی لە زیندانەکانی ورمێ، قەزوین و تۆربەتجام لە سێدارەدران. بەپێی راپۆرتەکان حەسەن یوسفی ئازەر تەمەن 35 ساڵ و خەڵکی شنۆ پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەست هاوڵاتیەکی خەڵکی نەغەدەی بە ناوی فەردین ئیبراهیمی دەست بەسەر و بەیەدام مەحکوم کرابوو. هەروەها 2 شارۆمەند بەناوەکانی حامد نادری و عەلی محەڕەمخانی هەردوو خەڵکی شارستانی ئەبهەر بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر لە زیندانی قەزوین ئیعدام کراون. لەلایەکی دیکەوە بەندکراوێک بە ناوی قادر جەمشیدی کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر دەست بەسەر کرابوو لە زیندانی تۆربەتجام لە سێدارەدراوە. کۆبوونەوەی زیاندیتوانی کیمیاباران لە حەڵەبچە. ڕۆژی پێنجشەممە زیاندیتوانی کیمیابارانی حەڵەبچە لە ناڕزایەتی بە بڕینی یارمەتی مانگانەیان لە بەردەم ساختمانی ئەو پارێزگایە کۆبوونەوە. بەپێی راپۆرتی میدیاکانی هەرێمی کوردستان زیاتر لە 300 قوربانی کیمیابارانی حەڵەبچە بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری شۆڕای پارێزگادا ڕایانگەاندووە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی یارمەتی مانگانیانی بە بیانووی چاکسازی بۆ ماوەی 1 ساڵ و 3 مانگ بڕیوە. ناڕازیان وتیان لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا دەژین و بەشێکیان پێویستیان بە پارە بۆ نەشتەرگەری لە دەرەوەی وڵاتەیە. دەست بەسەرکردنی 11 ئەندامی داعش لە پارێزگای سلێمانی. دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند کە لە چەند ئۆپراسیۆنی جیاجیادا 11 ئەندامی گروپی تێرۆریستی داعشیان لە پارێزگای سلێمانی دەست بەسەر کردووە. بە وتەی بەرپرسانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان پێشتر زانیاریان پێگەیشت بوو کە گروپێکی 11 کەسی سەر بە داعش سەرقاڵی خۆڕێخستن لە شارەکانی حەڵەبچە، سلێمانی، گەرمیان و چەمچەماڵ بوون و ویستویانە چەند ئەندامی دام و دەستگا ئەمنیەتیەکان تێرۆر بکەن. کۆبوونەوەی کرێکاران لە شرکەتی نەیشەکەری هەفتەپە. کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەیشەکەری هەفتەپە ڕۆژی پێنجشەممە 4 گەلاوێش لە ئەستۆخی خراپی پیشەیی ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی سەندیکای کرێکارانی نەیشەکەری هەفتەپە 300 کرێکاری ئەو ناوەندە لە ئازیادکردنی ساعەتی کار، دابین نەکردنی ئیمکاناتی ڕفاهی لە گەرمای سەختی هاوین و پەرداخ نەکردنی پاداش لە بەردەم دەفتەری بەڕێوەبەرایەتی شرکەت کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوەبردووە. خۆپیشاندانی ماڵدزراوانی شرکەتی تەراوەتنەوەین لە قەزوین. ماڵدزراوانی شرکەتی تەراوەتنەوەینی قەزوین ڕۆژی پێنجشەممە 4 گەلاوێش بۆ جارێکی دیکە دژ بە قەرەبوونەکردنەوەی زیانەکانیان ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. محەممەد ڕەزا غەفاری ئەندامی سوپای پاسداران و بەڕێوەبەری شرکەتی تەراوەتنەوەین و ڕەزایەت خۆدرۆ بە بیانووی هاوردەکردنی ئۆتۆمۆبیل پارەیەکی زۆری لە خەڵک وەرگرتووە و ئێستا وەڵام دەرەوەی زیانی خەڵک نییە. ئەوتەی ماڵدزراوان دارایەکانی غەفاری 3000 ملیارد تمەنە لە حاڵێکدا 10,000 ملیارد تمەن بە خەڵک قەرزدارە و ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی پشتیوانی لێ دەکەن. ئیدانەکردنی حکمی ئیعدامی پەخشان عەزیزی لەلایەن کانونی نووسەرانی ئێران. کانونی نووسەرانی ئێران ڕۆژی پێنجشەممە 4 گەلاوێش لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای ئیعدامی بەسەر پەخشان عەزیزی بە توندی شەرمەزار کرد. کانونی نووسەرانی ئێران بە ئاماژە پێدان بە کار و چالاکیە کۆمەڵایەتیەکانی پەخشان عەزیزی ڕایانگەیاند حکوومەت پاششۆڕشی ژینە کە بناغەکانی دەسەڵاتی هەژاند هەوڵی سەرکوتی وەحشیانەی ژنانێک ئەدات کە لە ڕیزی پێشەوەی ئەو شۆڕشە بوون. پەروەندە سازی و سەپاندنی تۆمەتی ناڕەوا بەسەر چالاکانی کرێکاری و مەدەنی بۆتە ڕەویەی دام و دەستگا ئەمنیەتی و قەزاییەکان و دەسەڵات دەیەوێت بە کەڵک وەرگرتن لە دادگاییکردنی نادات پەروەرانە دەنگی ئازادی خوازی ژنانی کۆمەلگا کپ بکات.
کانونی نووسەرانی ئێران خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزیە و داوای ئازادی بێ شەرت و مەرجیان دەکات. پشتیوانی ئیسماعیل بەخشی لە سپیدە ڕەشنۆ. ئیسماعیل بەخشی چالاکی کرێکاری خەڵکی خوزستان ڕۆژی پێنجشەممە چواری گەلاوێژ لە پامێکدا پشتیوانی خۆی لە سپیدە ڕەشنە و ڕاگەیاند. سپیدە ڕەشنە و کە بڕیارە ڕۆژی شەممە شەشی گەلاوێژ بۆ تێپەڕکردنی ماوەی 3 ساڵ و 7 مانگ سزای بەندکران خۆی بە زیندانی ئەڤیندا بناسێنێت، لە پەیجی تایبەتی خۆیدا وێنەی قژە بڕاوەکانی دانا و ڕوو لە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم نووسی، لەوە بدواوە جەستەی ژنانی دژبەری حیجابی ئیجباریشت پەیوەست بە پەروەندەکانیان بکەن. لە وەڵامی پەیامەکەی سپیدەدا ئیسماعیل بەخشی نووسی: سپیدە کچی بوێری ئێران و هاونیشتمانیە بەڕێزەکەم، قژەکانی تۆ بەڵگەی تاوان نین، بەڵکو بەڵگەی مافخوازی، بەرخۆدان، ئازادی و ژیانی ئازادی تۆیە. حەقی تۆ زیندان نییە، حەقی تۆ کچانی ئازادی خوازی ئێران تەنیا سەربەستی و ئازادیە. دو هەڵمان سەبارەتە بە سکاڵای سێڕێکخراوی مافی مرۆڤ لە نەتەوەیە گرتووەکان سەبارەت بە دۆخی توماچ ساڵحی. ڕۆژی چوارشەممە سەی گەلاوێژ سێڕێکخراوی مافی مرۆڤ جەختیان لەوە کردەوە کە هۆکاری بەندکرانی توماچ ساڵحی هونەر و ناڕەزایەتی دەربڕینی بەرامبەر بە دەسەڵاتی ئێرانە، هەر بۆ بۆنەوە دژ بە پابەند نەبوونی کۆماری ئیسلامی بە یاسا نێونەتەوەیەکان سکاڵایان لە نەتەوەیە گرتووەکان تۆمار کرد. ئەو ڕێکخراوانە هەڵسوکەوتی ڕژیم لەگەڵ توماچ ساڵحیان بە نمونەی ئازار و ئەزیەتی قەزایی وەسف کرد و ڕایانگەیاند کە تۆمەتەکانی ناوبراو پەیوەندیان بە گۆرانیەکانی توماج و داواکاریەکانی بۆ ئازادی خەڵکی ئێرانەوە هەیە. ئەم سێ ڕێکخراوە ئاماژەیان بەوە کردووە کە درێژکردنەوەی ماوەی بەندکرانی ئەو بەندکراوە نادات پەروەریەکی گەورەیە بەرامبەر بە توماج و ئەو هونەرمەندە دوای زیندان پێویستی بە چاودێری پزیشکی هەیە بۆ ئەوەی بتوانێت سوود لە هونەرەکەی وەربگرێت. بەڵا زانی خۆشەویستان گەشتیاڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵ.